هەروەها لەناو ئەو مزگەوتانەدا وتار خوێنێکی لێبێ ڕۆژانی جومعە کاتی وتاردانی دەرسی تایبەت وتاری ڕەمەزانان کە ئینسان دەچێ بڕوا بکە ئەگەر ئەو مامۆستایە بۆ خوا سوڵحاو بێ پیاوی حیزب و حکوومەت و دەسەڵاتێک نەبێ واللهی بە گوێبیستنی وتارەکە ئینسان دڵی ئیسراحەت دەکات. مزگەوتەکە بۆ خوا دروست کرابێ، مزگەوتەکە بۆ خوا دروست کرابێ، نەک بۆ مەسلحەتێکی شەخصی، نەک بۆ ناو ناوبانک، نەک بۆ پارە کۆکردنەوە و خۆ پێدەوڵەمەندکردن پەنا بخوا. ئەگەر مزگەوت ئەم سێ سیفەتانەی تێدا بوو، پاک و پوخت و بۆن خۆش و جوان بوو، خالیسەن بۆ خوا دروست کرابوو، مامۆستای وتار خوێن و ئیمامی مزگەوت پیاوێکی ساڵح بوو، واللهی لەو مزگەوتەدا ڕوحت پشوو دەدا. هەر کە دەچێ ژوورەوە چ خەم و خەفەتێکت هەبێ هەمووی لە کۆڵ دەبێتەوە، ئیسراحەت بە دەروون تا دێ، دڵت دەحەسێتەوە و هێور دەبیەوە. هەر کاتێک کە تووڕەیی لە ماڵەوە زۆری بۆ هێنای لە بازاڕە زۆری بۆ هێنای بڕۆ دەستنوێژە بگرێ لەو مزگەوتەدا کە بەو جۆر و سیفاتانی باسم کرد دروست کرابێ، واللهی دەروونت ئیسراحەت دەکا، تووڕەیەکەت نامێنێ. هەر کە هاتێ دەرەوە لە دوای نوێژەکە و مزگەوتەکە هێور دەبیەوە، هەست بە ئارامی دەکەی. مەچۆ بۆ چاخانە کە تووڕەبووی لە ماڵەوە، بڕۆ لە مزگەوت دوور کات نوێش بکە، دەستنوێژێکی تازە بکەوە، سوزەی بە حەق بۆ خۆی پەروەردگار بەرە، چەند دوعای خێر بکە، بەهێمنی و بەرەو ماڵ دەگەڕێیتەوە. لە زۆر بەڵا بە دوور دەبی ئەهلی مزگەوت، چونکە شتی جوان لە خوتبەدا دەبیستی. زۆر جا کە دەچێ وتارێکەوە ئەوەندە دەرسی جوان دەبیستی ژیانت ڕووناک دەبێتەوە، هەڵەکانی خۆت دێتە بەر چاو، بە دەروونێکی ئارامەوە دەچیتەوە ناو کۆمەلگا. لە شەڕانیەوە وا لێدێ نەک شەڕ بە خەڵک نافرۆشی، بگرە شەڕیش ناکڕی. کەواتە جێگەی یەکەم بۆ ئینسانی مەبدەئی، بۆ ئینسانی ژیر و عاقڵ و بە ویژدان کە ئیسراحەتی لێ دەکا، یەکەم ماڵی خوایە. دووەم شوێن کە ئیسراحەتی دەرونی لێ دەکەی و بەس لەوێ دەحەسەیتەوە بەڕێزان ماڵەکەی خۆتە. ئەوەی پەروەردگار لوتفی لەگەڵ کردووی ماڵ و حاڵێکت هەیە، خانوویەکت هەیە، ئەو ماڵەی خۆشت شوێنی حەسانەوەیە، جەستەت لەوێ دەحەسێتەوە. بەس لە ماڵی خۆتە ئەم جەستەیە دەتوانی بە ئیسراحەت چۆن دادەنیشی، چۆن نان دەخۆی، چۆن پاڵ دەکەوی، لەکوێ ڕادەکشەی، لەکوێ دانیشی، ئەمە بەس ماڵەکەی خۆتە. لە هیچ شوێنێکی ئەم سەرزەویەدا هیچ پاشایەک، هیچ دەسەڵاتدارێک، هیچ ڕئیس حکومەتێک، ڕئیس پەرلەمانێک، سەرۆکێک، وەزیرێک بڕواتان هەبێ هەمووی لەژێر چاودێری کامیرادایە کە دەڕوا دەبێت بە حەزەرەوە نان بخوا، بە حەزەرەوە ئاو بخواتەوە، بە حەزەرەوە دانیشێ. هەموومان لە ماڵی خۆماندا پاشایەکین، لە ماڵی خۆتە، بەس جەستە لە ماڵی خۆتا ئیسراحەت دەکات. دەرونیش بەس لە ماڵی خۆتا دەحەسێتەوە. بەڵام بۆ چێ؟ بۆ کەسێک یەکەم تێگەیشتوو بێ. ڕێزم هەیە بۆ ڕووی جەنابتان بە یەکتان بیسەران و بینەرانی بەڕێزی ئەم پرۆگرامی کلیلە، هیوا هەیە جێلە، یعنی جێل لە ماڵان زیاتر ئیسراحەت دەکەن نەک لە ماڵی خۆی. دەگەڕێ بزانێت لەکوێ کەیفە و سەیفەیەکەیە لەوەی ئیسراحەتی دەرونی بۆ دێ. من لەگەڵ ئەوانەم نییە. بۆ مرۆڤی تێگەیشت و عاقڵ دەرون و دڵ بەس لە ماڵەکەی خۆتا ئیسراحەت دەکات.